ئێرە ئەرشیفی دەنگ و ڕەنگە کە هەموو بابەتێکە پەیوەندی بە فەرهەنگ و کەلتوری هونەری نەتەوەی گەلی کورد هەبێ لێرە بە شێوەی دەنگ و ڕەنگ و ڤیدۆ کۆ ئەکرێتەوە. ئامانجی سەرێکی ئەم بەشە بەڕاستی کۆکردنەوەی ئەو بابەتانی و جارێک پۆلێنکردنێتی بەپێی بابەتەکان بوون بابەتی موزیکمانەیە بابەتی ئەوانی کە پەیوەندی بە ئاداب و ڕسومی کوردیەوە هەیە هەمووی بە شێوەی داتا و لە هاردی تایبەتە هەڵگیراوە. بەڕاستی لەسەر مۆزۆعی ئەرشیفی نەتەوەی ئێمە بەڕاستی زۆر گەورەیە و ئەوەی کە لەم ماوەیەدا ئینستیتوتی کە لە پۆلی کورکاری لەسەر کردووە کە توانێتی تا ڕادێکی زۆر باش لە ڕێگەی نوێنەرەکانمان یاخود لە ڕێگەی ئەو کادرانی کە هەیە لە پارچەکانی تری کوردستانە ئەو بابەتانیان کۆ کردەوە و لێرەدا ئەرشیف کراوە. یەکێک لەو کارە گرنگانەی کە لە بەشی ئەرشیفی دەنگ و ڕەنگە ئاکرێ هەچ بابەتێک کە لە دەرەوەی ئینستیتوت بۆمان هێتە ئێرە ئێمە لێرە پشکنینی بۆکەین. پشکنینی بۆکەین بە شێوازێک بۆ نمونە ئەگەر دەنگێک بێتە ئێرە بە شێوەی خام هێتە ئێرە ئێمە خامەکەی ئەپارێزین بەڵام لەسەر خامەکەی جاریتی کارەکەین بۆ منە دەنگێک لێرە ئیدیت ئەکرێت و پاک ئەکرێتەوە بۆ ئەوی جارێکتر بدرێتەوە بە گوێگرانە و ئاشنابێ بەو بابەتە کەلتوریە هونەریانەی کە ئێمە لە مۆسیقا و بڵێن لە موزیکی فۆلکلۆری کوردی ئێمە هەمانە. بەڕاستی ئێمە لێرە بە هەماهەنگی کارەکەین بۆ کارەکان کە هێتە ئێرە ئێمە ئامادەیەکەین و دوای ئەوە دانیشین بەیەکەوە چێکی ئەەکەین و چی باش بێ جێەکەینەوە و ئەوانشی کە خراپن ئێمە ئەرشیفیانەکەین چونکە گرنگترین کارێکە ئەرشیفی دەنگ و ڕەنگ کە ئێستا خەریکینەوە لە داهاتووش ئابێتە ناوەندێکی زۆر گرنگ بۆ ڕیسێرچ و لێکۆڵینەوە بەتایبەت بۆ خوێندکارانی زانکۆکان وە بۆ ئەو کەسانی کانەوێت لەسەر ئادا و ڕسومی کوردی و موزیکی و گۆرانی فۆلکلۆری کوردی لێکۆڵینەوە بکەن. ئێمە بەڕاستی بەو شێوەیە بابەتەکان جێئەکەینەوە بۆی کە ئامادە بێ یاخود بە شێوەیەک لە شێوەکان حاضر بێ بۆی کە کاری لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. لە پارچەکانی کوردستانی من لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە بەڕاستی زیاتر ئەو بەرهەمانەمان بۆ هەیە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژئاوا و خۆشمان کە لە باشوورین نوێنەرەکانمان تووشی کێشە و گرفت ئەبن بۆ نمونە لەلایەن ئەو سیستەمێک کە لەو شوێنە هەیە کێشە و گرفت زۆر جار تووشی ئازاردان یاخود گرتن یاخود لێپرسینەوە بوونێتەوە بەڵام خۆشبەختانە توانراوەتە ڕادێکی زۆر باشە بەرهەمانە لێرە کۆ بکرێتەوە. مامۆستا مەزەر خودی خۆی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە بەڕێوەبردننی ئەم دەستگایە بەڕاستی ڕاگررتنی ئەم دەستگای لەسەر دەستی ئەو بووە و دروستکردنیشیان لەسەر دەستی ئەو بەوە ئێمە وەکو هەموو کارمەندانی کە لێرەین بەڕاستی پەروەردە بووین بە شێوک لە شێوەکان لەسەر ئەو ڕێنمایی یاخود ئەو تەجروبە باشی کە مامۆستا هەیەی بۆی مامۆستا مەزەر ڕۆلی زۆر گرنگی هەیە لەم دەستگایە لە ڕاگررتن و بە هەست درێکردن بۆ خەمخۆرەیە کە هەیەی بەرامبەر بە کەلتوری نەتەوەکەمان. خراپانەی شوێنیەوێت یعنی تەجروبە و مامۆستاییەوێت مامۆستا بوون لە دوو تەرەقەوەی کە تۆ بە عیلم بیخوێنیت مەسەڵەن ئەگەر ڤایۆلینیستی بە عیلم خوێندبێتێت کاری تاقیق لەسەری بکەیت دوایەوە لەسەر کۆمەلگاکەت لەسەر کەلتوری خۆ دەگەڵ هەستونەستی ملەتەکەت یا کەسێکیش نا مەسەڵەن فەرزکەین بۆ موزیکی ئەجنەبی کارەکات باشە شتێک دابنێت یا لە دەرەوە یا ئێرە بۆ دەرەوە سەرف بێت ئەم بەسراوە بە ئەوە یەکێکی شەرە مامۆستایەکە سازێک دروست دەکات هیچ ئالەتێکی ئەلکترۆنیکی ماشینێکی ئەلکترۆنیکی ناتوانێت ئەو سازە دروست بکات و نمونێ ئەو سازە ئیتر نابێتەوە. مامۆستایان یەکی تەجروبیە یەکێک عیلمیە. ئێمە ئەم دوانە لە باشوور زۆر کەمە چونکو باشوور لە دوای تقریبەن 58ەوە دائم کودەتا و ئاژاوە و یان کۆمەلگای